هەستین دەبا هەستین کاتی ڕاپەڕینە مژدەی شادیە ئەمڕۆ سەیری شەقامکەن خۆشاوە دیکتاتۆر کەوتونە خۆ ئیتر ناهێڵین زۆرداران دەریاکان پڕکەن لە ژار نانی سفرەمان بڕفێنن بزە و ئاواز بدەن لە دار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ کرێکاران ڕەنجەڕۆ بن دارا گەنجیان بنۆشێ هەڵدەکەنین ڕیشەی ستەم لە گشت گۆشەی دنیاوە بژی خەبات بۆ ڕزگاری گەری بندەست و چەوساوە نامانەوێ ژن بێبەش بن ژێر دەستە بن نەحەساوە بەرابەری و ئازادیە بەسەر لێوی دنیاوە یەکسانی ژنان و پیاوان ئاڵای سووری نەجاتە پیا و سالاری و کۆنەپەرستی دەسڕینەوە بەم خەباتە هەر لە سنەوە هاوار دەکەین هەتا بەیروت و تاران لە بەغداد تا سانتیاگۆ ڕادەماڵین زۆرداران لە ئاسمانە خۆر هەڵدەکەین یەکسانی دێنینە ماڵ ئازادی گوڵ بزە و سەما بەرەو ئێمە دەگرن باڵ میوانە بەڕێزەکان هاوڕێیانی پێشمەرگە لەلایەن خۆم و بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی ڕێزلێنان لە 39هەمین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران پڕ بەدڵ بە خێراتتان دەکەم. ئەمڕۆ هەینی 11 مانگی خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانە. 39 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا ڕێکخرا و ڕەوتە پێکهێنەرەکانی حیزبی کۆمونیستی ئێران و لە سەرووی هەمووانەوە کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و ئیتحادی مبارزانی کۆمونیست دوای 2 ساڵ هەوڵی چڕوپڕی تێئۆری و پراکتیک لە ناو ڕیزی بزوتنەوەی چەپ و کۆمونیستی ئێراندا حیزبی کۆمونیستی ئێرانیان لە کوردستانی شۆڕشگێر و لە ناوچەی ئازادی ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵدا دامەزراند. ڕاگەاندنی دامەزرانی حیزبی کۆمونیست لە ناو دڵی کەشێکی داخرا و پڕ لە خەفەقان و سەرکوتی توندی فاشیزمی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێراندا لەوانە پاشەکشەی بزوتنەوە خەباتکار و کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی دوای 2 ساڵ لە 30 مانگی ژۆزەردانی 1360 هەتاویدا کە قاتڵانی کۆماری ئیسلامی کەوتنە گیانی ڕێکخراوە چەپ و کۆمونیست و شۆڕژگێر و هێزە دژبەر و ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیم و بە خەیاڵی خاوی خۆیان پایەی سەرەڕۆیی هەتاییان لەسەر وێرانەی ڕاپەڕی نەشکەست خواردووەکەی ساڵی 1357 هەتاوی ئێران بنیاتناوە کارێکی شۆڕژگێرانە و وەڵامێکی گونجاو بوو لە یەکگرتن و ڕێخستنی بەشێکی گرنگ لە بزوتنەوەی چەپ و کۆمونیستی ئێران. ڕاگەاندنی دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران لەو هەلومەرجە دژوار و پڕ لە سەرکوتەدا هیچ شتێکی دیکە نەبوو جگە لە ئامادەی ئەو بەشە لە کۆمونیستەکان و خەباتکارانی ڕێگای ڕزگاری چینی کرێکار بۆ درێژەدان بە خەبات و سەراسەری بوونەوەی دژ بە زوڵم و ستەمی نظامی سەرمایەداری و ڕێکخراوبوونی چینی کرێکار و بۆ یەکگرتنی جەماوەری چەوساوە و خۆڕاگری و تەسلیم نەبوون و خەبات لە ڕێگای شۆڕشی کرێکاری و سۆسیالیزمدا. لە 11 مانگی خەرمانانی ساڵی 1362 هەتاویەوە تاکو ئێستا 39 ساڵ تێپەڕ بووە. لە ماوەی 39 ساڵی ڕابردوودا بە سەدان جەنگاوەری کۆمونیست و شۆڕژگێر ژن و پیاوی خەباتکار و خۆنەویست لە ڕێگای ئامانجەکانی ئەم حیزبە و ڕێکخراوی کوردستانەکەی واتە کۆمەڵە و لە پێناو وەدیهێنانی سۆسیالیزم چ لە خەباتی چەکداری لە کوردستان و چ لە سیاچاڵەکانی سەدەناوڕاستیەکانی فاشیزمی مەسەبی و چ لە بزوتنەوەی شۆڕشگێرانە و جەماوەریدا سەرفەرازانە گیانیان بەختکردەوە یان کەمەندان بوون. ئێستا و لە ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران وێڕای پێشوازی لە هەر ڕەخنەیەکی بنیاتنەر و پێشکەوتن خواست بۆ چارەسەرکردنی کەم و کوڕیەکانی حیزبی کۆمونیست جارێکی تر لەسەر درێژەی چالاکی بەهێزبوونی سیاسی و تێئۆری ڕێکخراوەیی بەرنامە و ڕوانگە کۆمونیستەکەی و بەکردنی ئەم حیزبە بە حیزبێکی کرێکاری و تێکۆشەرانی شۆڕشی سۆسیالیستی و پێویستی ئەم بابەتە لە هەلومەرجی پڕ لە ئاڵوگۆڕی ئێستای ئێراندا جەخت دەکەینەوە. بوونی کۆمەڵە بە ئێعتباری کۆمەڵایەتی و هێزە جەماوەریەکەی وەک کۆڵەکەی پتەوی خۆڕاگری حیزب
دەرفەتێکی ناوازەیە کە چەپی ئێران لە چاو حیزبی ئێمە لی بێبەشە. هاوکات بوونی حیزبی کۆمونیستی ئێران لە خزمەت بەهێزکردنی کۆمەڵە و پتەوکردن و پەرەپێدان بە جێگە و پێگە کۆمەڵایەتی و سیاسیەکەی پێویستیەکی حاشا هەڵنەگرە. لە ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران وێڕای ڕێزگرتن لە فیداکاری و چالاکی لە ڕێگەی وەدیهاتنی ئامانجەکانی ئەم حیزبە گەرم و گەشترین سڵاوەکانی خۆمان پێشکەش بە گیانبەختکردوانی ئازیزی ڕیزەکانی ئەم حیزبە و بنەماڵە خۆراگرەکانیان و زیندانیانی سیاسی دەکەین. هاوکات ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە سەرجەم هاوڕێیانی شۆڕشکێڕ و کۆمونیستی ناوڕیزەکانی ئەم حیزبە و سەرجەم ئەو ئازیزانەی کە بەشێک لە تەمەن و ژیانی پڕ لە شانازی خۆیان لە بەشە جۆراوجۆرەکانی ئەم حیزبە بەسەر بردووە و لە پێناو وەدیهاتنی ئامانجی بەرزی سۆسیالیستیدا فیداکاری و گیانبازیان کردووە و دەیکەن بە کرێکارانی وشیار و خەباتکار زیندانیانی سیاسی و بنەماڵە خۆراگرەکانیان پیرۆزبایی دەکەین. هەر بەم بۆنەوە ئەم ساڵیش لێرە لە مەقڕی ناوەندی کۆمەڵە بۆ ڕێزلێنان لە 39 ساڵ خەبات و تێکۆشانی ئەم حیزبە لە پێناو ڕێکخراوبوونی خەبات و تێکۆشانی چینی کرێکار لە ئێران ڕێوڕسمێک بەڕێوە دەبین کە ڕیزی بەرگە و بابەتەکانی بەم جۆرە دەبێت کە پێتانی ڕادەگەنم. سەرەتا ڕێوڕسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆنال سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات کە لەلایەن کۆڕی بانگەوازی کۆمەڵەوە پێشکەش دەکرێت. دواتر بۆ ڕێزگرتن لە یادی هەموو هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و سەرجەم گیانبەختکردوانی ڕێبازی سۆسیالیزم یەک دقە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەسین. بێدەنگیەکە بە کۆپلە شیعرێک دەشکێنین. دواتر هاوڕێ ئەدیب وەتەن دووست ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامی کومیتەی کاتی بەڕێوەبردننی حیزبی کۆمونیستی ئێران دێت و وتارێک پێشکەش دەکات. لە دوای وتارەکەی هاوڕێ ئەدیب تراکتێکتان پێشکەش دەکرێت. دوجار بەڕێز کاک نەجم محەممەد دێت و بە دەنگە بەهێزەکەی سرودێک دەخوێنێت. بە دوای ئەودا شعرێک لەژێر ناوی بەرەو شوڕاکان پێشکەش دەکرێت. دواتر ڕێوڕسمێک بە بۆنەی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕشگێڕی کوردستان بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە بەڕێوە دەچێت کە هاوڕێی هاوکارم چاوان بابەخانی لەو کاتەدا دێت و بەرگە و بابەتەکانیتان پێشکەش دەکات. کۆتایی ڕێوڕسمەکەشمان تەرخان کردو بە پەزیرایی و شایی خۆشی ئێوە ئازیزان. ئێستاش داوا دەکەین لە کۆڕی بانگەوازی کۆمەڵە بێن تا ڕێوڕسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆنال سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ بکەین.
بۆ ڕێزگرتن لە یادی هەموو هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم یەک دەقا بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. ئێستاش لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ ئەدیب و تەندروست بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. تکایە هاوڕێ ئەدیب. میوانان و بەشداربووانی بەڕێز، بەڕێزانی نوێنەری حیزب و لایەن و کەسایەتیە سیاسیەکان، دۆستان و هاوڕێیان، سڵاوێکی گەرم فرە بە خێر بێن بۆ ڕێوەڕەسمی 39 ساڵەی دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران. سپاسی بەشداریتان ئەکەم لەم ڕێوەڕەسمە. سیونۆ ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی حیزبی کۆمونیستی ئێران لە کۆنگرەیەکی دامەزرێنەرە پێکات. لە ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانە ڕێز ئەگرین لە یاد و بیرەوەری فداکاری ئەو هاوڕێ و هاوسەنگەرانە کە لە ڕێزەکانی حیزبی کۆمونیستی ئێرانە چ لە زیندان و چ لە ژێر وەحشیانەترین ئەشکەنجەکان یان بە سێدارە و لە بەرامبەر دەستڕێژی گولەی جەنایەتکارانی کۆماری ئیسلامیە و چ لە سەنگەرەکانی تێکۆشان و خۆڕاگری شۆڕشگێرانە لە کوردستان و خەباتی چەکدارانە لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵال لە نەبەرد و تێکۆشانی بەرەوڕوو لە تەک دوژمنە گیان و ژیانی خۆیان لە ڕێگای ڕزگاری ئینسانی چەوساوە و زۆر لێکراو فیدا کرد. سڵامە نێرین بۆ بنەماڵە ئازیز و خۆڕاگر و سەربەرزەکانیان. لەم ڕۆژە هەروەها سڵاوە نێرین بۆ خۆڕاگری و پایەداری کرێکاران و کۆمونیستە بەندکراوەکان و سەرجەم زیندانیانی سیاسی کە بۆ دیفاع لە ئامانجەکانیان بەدیلگیراون و ڕێز لە خەبات و تێکۆشانیان ئەگرین. بەو هیوایە خۆرۆشی خەبات و ناڕەزایەتی کرێکاران و جەماوەری بێبەش و ستەمدیتووی کۆمەڵگا ڕژیمی سەرمایەداری ئیسلامی لە ئێران تێکەوە پێچێ و گشت ئازادی خوازانی بەندکراو بە بزەی سەرکەوتن و شایی لەسەر لێو بگەڕێنەوە باوشی ئازیزەکانیان. بەڕێزان، ئەگەر چی 39 ساڵ لەمەوبەر دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران وەک هەنگاوێکی خێرا بۆ وەڵامدانەوە بە بارودۆخی سیاسی ئەو سەردەمە لەلایەن کۆمەڵێک لە کۆمونیستەکانەوە هاتە ئاراوە و کاری بکرا، بەڵام بێگومان حرەکەتێکی بێپیشینە نەبوو. پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران نەک هەر بە تەنیا بە بۆنەی هەوڵەکانی ژمارەیەک لە تێکۆشەرانی کۆمونیست وەکو بەشێک لە کۆمونیزمی ئەو سەردەم، بەڵکو ڕیشەی لە هەوڵ و تێکۆشانی 100 ساڵەی بزوتنەوەی کۆمونیستی ئێران بۆ یەکگرتنا بوو. هەزاران ئینسانی کۆمونیست بە هەر تەسەور و تێگەیشتنێک کە لە سۆسیالیزمی سەردەمی خۆیان بوویان لە پێناوی ئەو ئامانجا گیانبازیان کردووە.
ئەو هەوڵ و گیانبازیانە بێگومان پێویستە و ئەبێ بایەخی تەواوی پێ بدرێ. ئێمە هەرگیز تووشی ئەو لە خۆبایی بوون و خۆپەرستیە نەبووین کە خۆمان لەو حەرەکەتە مێژوویە جیاکەینەوە. هەر ئەو بۆچوون و هەرسەنگان نەسە کە لە ناو ئێمە ڕۆحیەی سێکتەریستی و سازمان پەرستی بەلانی کەمی خۆی گەیاندووە. لە ماوەی ئەم 100 ساڵە ئەو بزوتنەوە فرە بەرەو ژوورە و بەرەو خوارەی بڕیوە. وەستان، نشست و سەرهەڵدانەوەی فرەی بەخۆیە و دیوە. چەند جار دەرفەتی مێژووی بۆ پێکێنانی حیزبی کۆمۆنیستی بۆ هاتکە سەبەرەوە. دەورەی شۆڕشگێرانەی ساڵەکانی 1357 و 1358 تاوی کە سەرنجام بوو بەهۆی ڕووخانی ڕژیمی پاشایەتی. یەکێک لەو فرسەتانە بوو. لەو وەختا چینی کرێکار لە ئاستێکی ملیۆنی و سەرتاسەریە هاتبووە مەیدانی خەباتی سیاسیەوە و لە گۆڕینی دەسەڵاتی سیاسیە لە ئێران دەوری نیشاندا بوو. تەنانەت شکل و شێوەی سەرەتایی ڕێخستنی خۆی لە دەورەی شۆڕشگێرانە تەجروبە کردبوو. بەڵام بەگشت ئەوانەشەوە نەیتوانی مۆری خۆی بەسەر ئاڵ و گۆڕە سیاسیەکانی ئەو دەورە دابنێ و لە حاڵێکا کە کۆڵەبارێک لە ئەزمموی پڕبایەخیشی پێبوو کەوتە پەراوێزەوە و داخوازیەکانی لەژێر دەست و پێی باقی چینە کۆمەڵایەتیەکانی تر وەروەها شەپۆلی کۆنەپەرستی ئیسلامیە پێشێل کرا. لەو سەردەما لە ناو ڕیزەکانی کۆمەڵا هەوڵێکی ڕاستگۆیانە و سەمیمانە بۆ وەڵامدانەوە بۆ پێویستیە و هەروەها دەرسوەرگرتن لەو ئەزمونە دەستی پێکرد. کۆنگرەی دووی کۆمەڵا لە بەهاری ساڵی 1361 هەتاویە بڕیاریدا کە دیالۆگ بۆ گەیشتن بە ئەنجامێکی عەمەلی بەرەو پێکێنانی حیزبی کۆمۆنیست دەست پێ بکات. لە درێژەی ئەو بڕیارە بوو کە هەوڵدرا ئەو هێز و گروپە چەپ و کۆمۆنیستانە کە لە ڕێبازی کۆمەڵە نزیک بوون لە ناو هێزە چەپەکانی ئۆپۆزیسیۆنە بدۆزرێتەوە. لەو بوارە ئەوە بۆچوونە فکری و نەزەریەکانی ڕێکخراوی ئیتحادی مبارزانی کۆمۆنیست بوو کە فرەتر سەرنجی ڕابەرانی ئەو کاتی کۆمەڵەی بەرەو هاوکاری و هاواهەنگی لە تەک ئەو ڕێکخراوە ڕاکێشە. هەوڵەکان بە سەرنجام گەیشتن و هاوڕێ لەگەڵ بەشکەلێک لە کادرەکانی باقی ڕێکخراوەکانی چەپی ئێران وەکو ڕێکخراوی پێکار، ڕەزمەندەگان، چریکە فداییەکانی باڵی ئەرتەشی ڕزگاری بەخش و وەحدەتی ئینقلابی لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاویە حیزبی کۆمۆنیستی ئێران لە کۆنگرەیەکی دامەزرێنەرە کە لە ناوچەی ئالانی سەردەشت و لە کوردستانی ئازاد و شۆڕشگێر بەڕێوەچوو لەدایک بوو. بەم جۆرە ڕەوتی ئێمە بەش بە حاڵی خۆی هەوڵیدا لە پێناوی دابینکردنی یەکگرتوویەکی دیاری کراو بۆ بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران ئەرکی خۆی بەجێبێنێ. پێکهاتنی حیزبی کۆمۆنیستی ئێران هەنگاوێک بوو لە کاتێکی دیاریکرا و هەستیار لە کۆمەلگای ئێرانە. ئەم حیزبە لە بارودۆخێکا پێکات کە شۆڕشی گەلانی ئێران لە ژێر زەبری حکوومەتی دژی شۆڕشی ئیسلامیە لە دوایین هەناسەکانیا بوو. سەرکوتی خوێناوی، گرتنی بەربڵاو و ئەعدامی بەرین بەشێک لە هێزە چەپەکانی ئێرانی بەکردەوە لە یەک هەڵۆشاند بوو. لە ئاوا بارودۆخێکا پێکهاتنی حیزبی کۆمۆنیستی ئێران لەلایەن بەشێک لە هێزە چەپەکانی ئێرانەوە وەڵامێکی مەسئولانە بوو.
بەم بارودۆخە لەبارە لە حاڵێکدا کە حکوومەتی ئیسلامی لە هەموو شوێنێک لە یەک هەڵوەشانەوە و لە یەک ترازانی ڕێکخراوە سیاسیەکانی جارەدا حیزبێکی سیاسی تازە دروست بوو، حیزبێک کە هیوادار بوو، ئێستاش هیوادارە لە کۆتایی هێنان بە تەفرەقە و پرژوبڵاوی بزوتنەوەی کۆمونیستی ئێران و کۆتایی هێنان بە جیایی بزوتنەوەی کۆمونیستی لە بزوتنەوەی کرێکاری دەورێکی کاریگەر بنوێنێ. ئیسە ئێمە هەر هەڵسەنگاندن و تێبینیەکمان سەبارەت بە پرۆسەی پێکێنانی حیزبی کۆمونیستی ئێران بێت، ئەم حیزبە ئیمڕۆ پشتخایم بە ڕێکخراوی کوردستانی یعنی کۆمەڵە خاوەنی پێگەیەکی کۆمەڵایەتی و کرێکاریە و هەر لەبەر ئەوە ببورن بووە بە ڕێکخراوێکی گرنگی مەیدانی خەباتی سیاسی لە کوردستان و لە ئێران. ئازیزان، ئیمڕۆ لە بارودۆخێکە یادی 39 ساڵەی دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران ئەکەینەوە کە بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی زیاتر لە هەمیشە پێویستی بە یەکگرتووی و یەکڕیزی هەیە و پێویستە خۆی بۆ گۆڕانکاریە گرنگەکان لە ئێران و لە ناوچەکە کە چاوەڕوانەکرێت ئامادە بکات. لە دەورەی شۆڕشگێڕانەی داهاتووە نابێ ڕێگا بدرێت ئەزموونی تاڵی سەردەمی ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە ئێران دووبارە بێتەوە. هەر ئەندازە لە کەمتەرخەمی بەرامبەر بە وەحدەتی چینی کرێکار و بێبەشانی کۆمەلگا هەر ڕادەیەک کایەکردن بە وەحدەت لە ناو ئەم بزوتنەوە بە مانایەوەسە کە هیچ دەرسێک لە مێژوو وەرنەگیراوە. بەداخەوە لە ناو بزوتنەوەی چەپی ئێرانە کەم نین ئەوانەی بە قسە و ڕواڵەت سەری کەلام و بنی کەلامیان دەربڕینی نیگەرانی لە پرژوبڵاوی ئەو بزوتنەوەسە، بەڵام بەکردەوەی ناشیانە و نەشیاوی خۆیان زەربە ئەدەن لەوەیش کە بوونی هەیە یان بربەست بۆ پەرەسەندنی پێک دێنن. ئێمە ئەو ڕاستیە زانین کە وەحدەت و یەکگرتووی لە بۆشاییدا پێک نایە. وەحدەت لە دڵی خەبات و تێکۆشان لە ناو جەرگەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە زەمینەی پێکهاتن و پتەوبوونی بۆ ئەڕەخسێت. هەر هێزێک بە هەر ڕادەیەک دەور و نەخشی واقعی و عەمەلی لە ناو ئەو حرەکەتانە ببێ هەر بەو ئەندازە دەرکی ئەو زەرورەتە ئەکات و خەمی لێ ئەخوات و بە هەر ڕادەیەکیش لێ دوور و پێ نامەربوط بێت هەر بەو ئەندازە نامەسئولانە کایە پێکات. لێرەدا سەرنجمان بۆ نەخشی کۆمەڵە کە پێگەی کۆمەڵایەتی و کرێکاری حیزبی کۆمونیستی ئێرانە ڕاکێشێت. لە سیمای کۆمەڵا پەیوەندی چینایەتی و کۆمەڵایەتی حیزبی کۆمونیست لە تەک کۆمەلگا خۆی نیشان دەدات. لایەنگر و تێکۆشەری ڕاستەقینەی حیزبی کۆمونیستی ئێران ئەوانن کە هەوڵەدەن دەستکەوتەکانی ئەو ڕێکخراوە بپارێزن و بەردەوام بەهێزتری بکەن. لە چەندەیە ڕابردووە کۆمەڵە تووشی چەندین خاڵی وەرچەرخانی مێژووی بووە، بەڵام سەرکەوتوانە گشتی تێپەڕ کردووە. کۆمەڵە بەبێ ڕاڕایی ڕێگای خۆی دۆزی گەسەوە، هیچ خەوش و خەتەرێک هەڕەشە لە ڕێبازەکەی ناکات. ڕێبازی تا بە ئێستای کۆمەڵە ڕۆشنبینانە، زانستی شۆڕشگێرانە و بێئیبهام بووە و هەر بەو هۆیەش ئەم ڕێکخراوە لە ڕووی سیاسی و نەزەریەوە ڕێکخراوێکی چەقبەستوو نەبووە و لەم ڕووەوە ئەتوانین بێژین بەردەوام گەشەشی کردو. ئەوەیە ئەو زەمانەتەی کە بە داهاتووی حیزبی کۆمونیستی ئێرانیش ئومێدوارمانە کرد و بەم جۆرەیە کە ئەم جەریانە بووە بە حەرەکەتێکی بە ئەزموون و دەوڵەمەند.
حیزبی کۆمۆنیستی ئێران بە استراتیژیەکی ڕوون کە هەیەتی بە ئاراستەی ئەو ئەرک و ڕەسالەتە گرنگانەی لەم قۆناغەدا خستوویەتە سەر شانی خۆی هەوڵەدات بە عەزمێکی لێبڕاوانە گشت زەرفیەتەکانی بۆ وشیارکردن و ڕێکخستنی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگا بخاتە گەڕ. حیزبی کۆمۆنیستی ئێران لەسەر بنەمای پێشینەی ئەم سێدەیەی دوایی و پابەندبوونی بە دیفاع و داکۆکیکردن لە قازانج و بەرژەوەندی کرێکاران بە بۆنەی ئەو پەیوەندیە قوڵ و قایمەوە کە لە تەک کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و چاوساوای کوردستان هاسی بە بۆنەی ڕۆشنبینی و واقعبینی لە خەباتی سیاسیە ئەتوانێت لە بارودۆخێکی لەباردا کە ها بەڕێگەوە ببێت بە هەوێن بۆ یەکگرتووکردنی بزوتنەوەی کۆمۆنیستی لە گشت ئێران. حیزبی کۆمۆنیستی ئێران لێبڕاوانە هەوڵەدات تا لە گشت کات و ساتەکانی خەباتی ئازادی خوازانە و چینایەتی ئێستای ئێرانە دەوری شایستەی خۆی بگێڕێ و ئەرکەکانی بەجێ بگەێنێ. گشت ئینسانێکی ئازادی خواز، گشت نەتەوەیەکی زۆر لێکراو، هەموو ژنێکی خوازیاری یەکسانی، هەموو لاوێکی مافخواز، گشت هونەرمەندێکی خاوەن هەڵوێست ئەتوانێت پێگەی ئینسانی خۆی لە استراتیژی و بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێرانە ببینێتەوە. گشت ئەمانە لە ئەزموونی کۆمەڵە لە کوردستانە بەکردەوە ئەتوانین ببینین. بەم جۆرە و لەم گۆشە نیگاوە بۆ حیزبی کۆمۆنیستی ئێرانە کە ئەتوانین بێژین لەمە و بەدواش بە دیفاعی لێبڕاوانە و بێڕەڕایی لە قازانج و بەرژەوەندی چینی کرێکار و جەماوەری خەڵکی زۆر لێکرا و بێبەشی کۆمەلگا و بە خەباتێکی لێواولێ و لە فیداکاری و لە خۆبردووی لە ڕێگای هێنانەدی کۆمەلگایەکی سۆسیالیستیدا هەنگاوەنێ. کۆمەڵە بەهێزترەکەین بۆ ئەوەی بتوانێت پێگەیەکی بەهێز بێت بۆ گەشەکردنی حیزبی کۆمۆنیست لە گشت ئێران. بەهێزکردنی کۆمەڵە بەهێزبوونی حیزبی کۆمۆنیستی ئێران و بەهێزبوونی حیزبی کۆمۆنیستیش بەهێزکردنی کۆمەڵەس. ئەم ڕۆژانە و لەم بارودۆخا کە ناوچەکە بەگشتی و ئێران بە تایبەت لە بەرامبەر ئاڵوگۆڕی گەورەدا خەلاری گرتووە، کێشەی کورد لە کێشەی یەک وڵات دەرچووە و بووە بە مەسئلەیەکی گرنگی ناوچەیی و جیهانیش. دیاریکردنی مافی چارەنووس هەتا پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ مافی خەڵکی کوردە لە هەر کام لە پارچەکانی و حیزبی کۆمۆنیست پشتیوانی لێەکە. لە کاتێکا سیاسەت و استراتێژە لیبراڵ و بورژواییەکان بەکردەوە بە بنبەست گەیشتون ڕێبازی کۆمۆنیستی دەتوانێت و پێویستە وەک بەدیل و ئالتەرناتیڤی هەلومەرجی ئێستا بە سیاسەت بە ڕێباز بە ڕێکخراو پابنێتە بەرەوە و بە سازماندان و ڕێکخستنی کرێکاران و هەژارانی کۆمەلگا لە ڕێزی سربەخۆی خۆیانە ئەم هەلومەرجە دژی ئینسانی و پڕ لە جەنایەت و سەرکوتە بەرەو ئاراستەیەکی ئینسانی و سۆسیالیستی بووات. بەڕێزان، بۆ ئێمە چی وەک حیزبی کۆمۆنیستی ئێران و چی وەک کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی ئەم حیزبە تەشکیلات ئامرازی خەبات و خۆڕێکخستن بۆ گەیشتن بە ئامانج و کۆمەلگای سۆسیالیستیە. لە دڵی ئەم ناوچە پڕ لە گێرە و کێشە ڕاگرتنی حیزبێکی کۆمۆنیستی بە بەرنامە و استراتێژی سۆسیالیستی بە باسکی چەکدار و بە ئامانجی دەسەڵاتی سیاسی بۆ چینی کرێکار بە بەهێزکردنی پایەکان و سلوولەکانی حیزب لە دڵی کۆمەلگا و لە شوێنی کار و ژیانی کرێکاران
پەرەپێدان و بەهێزکردنی هێزی پێشمەرگە، هەوڵدان بۆ کاری هاوبەش لەگەڵ هێزە کۆمونیست، سۆسیالیست و شۆڕژگێڕەکان لە ئاستی ئێران و ناوچەکە و ئەنجامدانی ئەرک و ڕەسالەتی ئەنتەرناسیۆنالیستی لە ئەولەویەتەکانی ئێستا و داهاتووشمانە. با بە پاراستنی نەزم و ئینزبات و وەحدەتی ناوخۆی تەشکیلات بە پیری ئەرکە پیرۆزەکانمانەوە بچین و ئەم ڕێکخراوە بۆ خەباتی ئێستا و داهاتوومان بەهێزکەین و وەک گلێنەی چاو بیپارێزین. بەرز و بەڕێز بێت 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی سۆسیالیزم. سپاس بۆ ئێوەش بۆ بەشداریتان. حیزبی کۆمۆنیستی ئێران لە هەلومەرجێکدا لە 11 خەرمانانی 1362 لەلایەن کۆمەڵێک لە شۆڕشگێڕانی کۆمۆنیست پێکهات کە لە نێوان ڕاستترین و کۆنەپەرستترین باڵەکانی بورژوازی ئێران و کۆمۆنیستەکان و لایەنگرانی دامەزراندنی کۆمەلگایەکی بەدوور لە سەرەڕۆیی و چەوسانەوە نەبەردێکی خوێناوی لە ئارادا بوو. کادرە شێلگیر و شۆڕشکردووەکان بە بەرنامەیە کە لە کۆنگرەدا پەسەندیان کرد بەڵێنیاندا تا بە کرێکاریکردنی حیزبی کۆمۆنیستی ئێران و لە ڕێگای ڕێخستنی خەباتی کرێکاران لە پێناو ڕوخاندنی کۆماری ستەمکار و چەوسێنەری ئیسلامی وەک یەکەم هەنگاو بۆ دەستپێک بە سوسیالیستیکردنی کۆمەلگا خەبات بکەن. لە سەرەتای بەرنامەکەدا هاتووە حیزبی کۆمۆنیستی ئێران وەک حیزبێکی مارکسیستی بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی و ئابووری چینی سەرمایەدار دامەزراندنی حکوومەتی کرێکاری و دروستکردنی کۆمەلگایەکی سۆسیالیستی خەبات دەکات. کۆمەلگایەکی کە بەڕێگای کۆتایی هێنان بە چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان و نەمانی دەوڵەت و تەواوی ئامرازەکانی هێشتنەوەیدا تێپەڕ دەبێت. ئامانجی کۆتایی ئێمە گەیشتن بە کۆمەلگایەکە کە تیایدا ئازادی و خۆشگوزەرانی گشتی، جێگەی کۆیلایەتی و بێعداڵەتی و بێبەشی دەگرێتەوە و دەرفەتی یەکسان بۆ گەشە و پشکوتنی توانایەکانی ئینسان دەرەخسێت. کۆمەلگایەکی کە تیایدا هەر کەس بە ئەندازەی توانایی خۆی کار دەکات و بە ئەندازەی پێویست لا ئیمکاناتی ژیان بەهرەمەند دەبێت و لەوێدا دەوڵەتێک بوونی نییە کە بەسەر سەری خەڵکەوە بێت و زنجیری کۆیلایەتی و تاکەکانی کۆمەلگا بە ڕابردووی چەوسانەوە، ستەم، خورافەپەرستی و نەزانینەوە گرێ بدات. حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کوردستانی ئەو حیزبە کۆمەڵە لە 4 دەهەی ڕابردوودا لە جەرگەی خەباتێکی هەمەلایەنەدا گەلێک ئەزموونی پڕبایەخی بەدەستهێناوە، هەروەها پێ بەپێی ئاڵوگۆڕ و هەلومەرجیە دەرەکیەکان ئاڵوگۆڕی پۆزۆتیفی لە ناوخۆیدا پێکهێناوە، بەڵام یەک شت کە لەوانەدا نەگۆڕ بووە بریتیە لە وەفادارمانەوە بە بەڵێنیەکانی خۆیان، واتە ڕوخاندنی کۆماری ئیسلامی و دامەزراندنی سۆسیالیسم. ئێستاش لەم بەشەدا داوا دەکەین لە بەڕێز کاک نەجم محەممەد بێت بەوە پێشکەشکردنی سرودەکەی. لە ئاوێنەی خۆزگەی خۆمدا دنیایەکم دەبەرچاوە، لەو دنیایە ڕەشیان سپی هەر کەس لە هەر نەژادێ بێ، لە نیعمەتی لێوانێوی هەر ڕووی زەوی بەهرەمەندە بەهرەمەند. Love
زۆر سپاس بۆ بەڕێز کاک نەجم محەممەد بۆ پێشکەشکردنی سرودەکەی. ئازیزان لەم بەشەدا شعرێک پێشکەش دەکرێت لە ژێر ناوی بەرەو شوراکان. با کۆ بین لە دەوری یەک ساسکەین کۆبوونەوەی گشتی، ئیرادەمان توکمە و خەبات بەهێز بێ پتە و بێ پشتی، خۆ چەکدارکەین لە شوراکان پیاوان و ژنان دەست لە ناو دەست، هەموو وەک یەک جەستە و توکمە هەنگاو بنین بۆ یەک مەبەست. دەسەڵاتەکانی شوورا بناغی خەونێکن مەزن، ڕزگار بوونە لە کۆیلەتی و هێنانەدی هیوا و حەزن. دەبین بە بربەستی هێرش هێزی دوژمنان دەشکێنین، ئاسایشی ڕاستەقینە و ئازادی فراهەم دێنین. لە لولەی چەکی خەباتمان گوڵ بۆ خەڵک و گڕ بۆ دوژمن، هەموو دەبین بەو زریانەی تێک دەدا دنیای سەرەوبن. دەبین بە گۆرانی ژیان بە بزە بۆ لێوی مناڵ، دەبین بە باغی خۆشنودی بە شکۆفە بە کوڵمی ئاڵ. با بێتە مەیدان شوراکان، با بە بانگەوازی گوێکەڕ دنیایەکی نوێ بنیاد نین، خاڵی لە چەوسانەوە و شەڕ. ئازیزان، کۆمەڵێک پیرۆزباییمان لەلایەن لایەنەکانەوە بەدەست گەیشتووە کە بەداخەوە بەهۆی کەمی کاتەوە ناتوانین لێرە بیان خوێنینەوە، زۆر سپاسیان دەکەین. ئێستاش لەم بەشەدا هاوڕێی هاوکارم چاوان بابەخانی دێت و ڕیزی بەرگە و بابەتەکانی ڕێوڕسمی پێوەستبوونی پۆلێکی دیکە لە کشان و کوڕانی شۆڕشگێڕی کوردستان بە ڕیزی پر لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پێشکەشتان دەکەن. ئێوارەتان باش، میوانە بەڕێزەکان، هاوڕێیانی پێشمەرگە. منیش بە نێوبەی خۆم 11 خەرمانان ساڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیست ئێران لە سەرجەم هاوڕێیانی پێشمەرگە و هاوڕێیانی شۆڕژگەری و کۆمۆنیستی ناو ڕیزەکانی ئەم حزبە و سەرجەمەوە ئازیزانەی کە بەشێک لە تەمەن و ژیانی پڕ لە شانازی خۆیان لە ڕێکخراوە جۆراوجۆرەکانی ئەم حزبە بەسەر بردیوە و لە پێناو وەدیهێنانی ئامانجی بەرزی سۆسیالیستدا فیداکاری و گیانبازیان کردووە و دەیکەن،
بە کرێکارانی وشیار و خەباتکار زیندانیانی سیاسی و بنەماڵە خۆڕاگرەکانیان پیرۆزبایی دەکەم. بەڕێزان، هەروەک ئاگادارن کۆماری ئیسلامی ماوەیەکی زۆرە لە ڕێگای بەرپرسانی خۆیەوە هەڕەشە و گوشارێکی زۆری هێناوەتە سەر حزبە نەیارەکانی خۆی، بەتایبەت هێزە کوردیەکانی نیشەجێ لە هەرێمی کوردستان بۆ بەرتەسکردنەوەی ئاستی هەڵسوڕان و تێکۆشانی خۆیان بەرامبەر بۆ ڕژیمە. بەڵام ئەم ترس و تۆقانە نەک ئەوەی کە نەیتوانیوە کاریگەر بێت لەسەر پەیوەستبوونی لاوانی شۆڕژگیری کوردستان بە ڕێزی پڕ لە شانازی کۆمەڵا، بەڵکو ڕۆژانە پۆل لەم ئازیزانە داخوازی پەیوەستبوون بە ڕێزی پێشمەرگایەتی کۆمەڵە دەکەن و خوازیاری بەهێزکردنی ئەم شێوازە لە تێکۆشان بەرامبەر بە کۆماری ئیسلامین. ئەو هاوڕێیانەی ئەمڕۆ پەیوەستە بن بە ڕێزی هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە وەڵامێکی گونجاون بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی و بە پەیوەستبوونیان بە ڕێزی پێشمەرگایەتی کۆمەڵە بەڵێنیان تازە کردووە کە داڕوخانی یەکجاری کۆماری ئیسلامی سەنگەری بەرخودان و تێکۆشان چۆڵ نابێت. بەڕێزان، ڕێزی بڕگۆ باپزەکانی ئەم ڕێڕەسمەشان بەم جۆرە دەبێت. سەرەتا هاوڕێ چیاکۆ محەممەدی بەرپرسی ئاموزشگای پێشمەرگایەتی کۆمەڵا دێت و وتارێکتان پێشکەش دەکات. دواتر هاوڕێیانی پەلی فەرماندەی بوێر و گیان بەختکرد و هاوڕێی لەتیف نیکپەی دێن و کارتوشەکی پێشمەرگایەتی خۆیان لە دەست بەرپرسانی ئاموزشگا وەردەگرن. پاشان هاوڕێیانی تازە پێشمەرگا سرودی کۆمەڵەی زەحمەتکێشان پێشکەش دەکەن. دواتر هاوڕێ تازە پێشمەرگا ئاکام ئازەرپور بە نوێرایەتی لەلایەن هاوڕێیانی هاوپەلیەوە دێت و پەیامێک دەخوێنێتەوە. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ چیاکۆ محەممەدی بێت و وتارەکەی پێشکەش بکات. فەرموو هاوڕێ. بەشداربووانی خۆشەویست، میوان و هاوڕێیانی پێشمەرگا، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش و بەخێربێن بۆ ئەم ڕێوڕەسمە. ئمڕۆ لێرە لە دەوری یەک کۆبووینەتەوە تا لەم ڕێوڕەسمەدا پێوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕەژێر بە ڕیزی پر لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە جەشن بگرین. کۆبووینێتەوە کە جارێکی تر لە مەقڕی ناوەندی کۆمەڵە دش بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بڵێن کە کۆڕی خەباتمان دش بۆ دەسەڵاتە گەرمە و گەنجانی شۆڕەژێر لە کوردستان هاودەنگن تا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و دامەزراندنی دنیایەک کە تێدا مرۆڤ سالارە. ئاڵای سووری کۆمەڵە لەشان بگرین و شەکاوە ڕای بگرین. کۆبوونێتەوە کە بەڵێنی خۆمان بە هاوڕێیانی گیان بەخت کرد و بەتایبەت بنەماڵەی ئازیزان نوێ بکەینەوە و پێیان بڵین خۆشەویستان، ئەگەر چی تەنگە و چەڵەمەمان زۆر لە پێشە و کاروانی خەباتمان هەوراز و نشێوی زۆری تێپەڕ کردووە، بەڵام ئێمە یادی ڕۆڵە ئازیزەکانتان بە درێژە پێدانی ڕێگای پڕ لە شانازیان تا گەیشتن بە ئاوەتەکانیان زیندوو ڕادەگرین. ئازیزان، ئەم هاوڕێیانە کە ئێمڕۆ بە ڕسمی چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشان دەکەن دوای تێپەڕاندنی دەورەی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە ئەزمونێکی نوێ لە ژیانیان تەجروبە دەکەن. ئەم هاوڕێیانە لە دەورانی فێرگا فێری بنەماکانی مارکسیزم وەک زانستی ڕزگاری بەخشی مرۆڤایەتی بوون و زانیان کە نیزامی سەرمایەداری سەرچاوەی هەموو نەهامەتیەکانی ژیانی ئینسانە. هەر بۆیە کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانیان وەک سەنگەرێک بۆ خەبات و تێکۆشان تا لە گۆڕنانی ئەم سیستمە پڕ لە هەژاری و چەوسانەوە هەڵبژاردووە. لەم دەورەیەدا ئەم هاوڕێیانە لەگەڵ ڕەوتی ڕوو لە گەشەی کۆمەلگای بەشەری بەدەستی مرۆڤی داهێنەر و خوڵقێنەر ئاشنا بوون و لە بواری نیزامیشدا لەگەڵ تاکتیکی شەڕی پارتیزانی و بەکارهێنانی چەکی سووک و نیوە قورس ئاشنا بوون و ڕاهێنانیان پێکراوە. سیاسەتی نیزامی کۆمەڵە و ئەزمموی زیاتر لە 4 دەیەی خەباتی ڕێنوێنی ڕێگامان بوو. بەڕێزان، ئەم هاوڕێیانە لە هەلومەرجێکدا بەڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە پێوەست دەبن کە کۆمەلگای ئێران و کوردستان لەژێر سایەی دەسەڵاتی نگریسی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکی نالەبار و کارەساتبارا بەسەر دەبەن و ژیان دەکەن. گرانی و هەڵاوسانی ئابووری، هەژاری، لەشفرۆشی، گۆڕخەوی و مناڵانی کار و بارودۆخی نالەباری ژنان، بێئاوی و ئێحتیاد و بەگشتی هەڵاواردنی چینایەتی و ڕەگەزی و نەتەوەیی و دەیان کێشەی
کۆمەڵایەتی هەمووی دیار و حاشا هەڵنەگری ناو کۆمەلگای ئێران و کوردستانە و کۆماری ئیسلامی ئێرانیش لە جیاتی وەڵامدانەوە و دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئەم دیاردانە لە ئامرازی سەرکوب و داپڵۆسین و بێدەنگکردنی دانیشتوانی ئەم وڵاتە کەڵوەردەگرێت و خۆی هۆکارە بۆ پەرەسەندنی گشت نەهامەتیەکانی ژیانی کۆمەڵانی وەتەنگ خەباتێکی پڕ لە گروتین بە پانتایی ئێران دژ بە کۆماری ئیسلامی لە ئارادایە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر بۆ لە گۆڕنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی خۆی ڕێک دەخات. ئەم هاوڕێیانە ئەمڕۆ بە شانازیەوە چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشان دەکەن بەشێکن لەم خەباتە کە لە بواری چەکداری دژ بەم ڕژیمە دەوەستنەوە تا دژ بەم دەسەڵاتە خوێن ڕژە لە ناو ڕێزەکانی کۆمەڵە درێژە بە خەبات بدەن. ئەم هاوڕێیانە بەشێکن لە ملیۆنها ناڕازی دژ بە کۆماری ئیسلامی کە ڕێگای خۆیان و ئاواتەکانی خۆیان و هەموو بەژمێنێتەکانی ئێران و کوردستان لە وەدی هاتنی ئامانجەکانی کۆمەڵەدا دەبیننەوە. ئێمە وەکو هاوڕێیانی بەرپرسی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵە وێڕای پیرۆزبایی لەم هاوڕێیانە هیوادارین کە لە هەوڵدان بۆ بردنەسەرەوەی هەرچی زیاتر ئاستی وشیاری خۆیان دریغ نەکەن و بۆ بەهێزکردنی هەرچی زیاتری ڕیزەکانمان تێبکۆشن و سەنگەری خەباتمان بۆ وەدیهێنانی کۆمەلگایەک کە تێدا مرۆڤ سالارە قایمتر لە جاران بکەن. هەروەها ڕوو لە کچان و کوڕانی شۆڕژێڕی کوردستان دەڵێنەوە کە دەرگای پێشمەرگایەتی کۆمەڵە ڕوو لە ئێوە و بۆ خەبات دژ بە کۆماری ئیسلامی ئاواڵەیە و بانگەوازی ئێوەش دەکەن بە ڕیزەکانی بەشی نهێنی و پێشمەرگەکانی کۆمەڵە پێوەست بن. لە کۆتاییشدا لە ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران کە ئەم هاوڕێیانە لەم ڕۆژەدا چەکدار دەبن لە هەموو ڕیزەکانی حیزب و کۆمەڵە لە کرێکاران و ئازادی خوازان لە زیندانیانی سیاسی خۆڕاگر و بنەماڵەی گیان بەختکردوانی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم. بژی سۆسیالیزم بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئەگەر هاوڕێیانی بەرپرسی ئاموزشکە ئامادە بن ناوی هاوڕێیانی پەلی هاوڕێی گیان بەختکردو لە تیڤ نیکپەی دەخوێنینەوە تا بێن و کارت و شەکی پێشمەرگایەتی خۆیان لە دەست بەرپرسانی ئاموزشکە وەربگرن. سوسیالیزمە ئاسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە
پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵی زەحمەت کێشانی کۆمەڵی زەحمەت کێشانی کۆمەڵی زەحمەت کێشانی کۆمەڵی زەحمەت کێشانی بجی سوسیالیسم، بجی حزبی کمونیستان، بجی کۆمەڵە سوسیالیسم ئەسۆی ئێستاش هاوڕێی تازە پێشمەرگە ئاکام ئازەرپور با نوێنەرایەتی لەلایەن هاوڕێیانی هاوپەلیەوە دێت و وتارێک کە ئامادەی کردووە پێشکەشی دەکات. فەرموو هاوڕێ. بەشداربووانی خۆشەویست هاوڕێیانی عازیز، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. لەلایەن هاوڕێیانمان لە پەلی هاوڕێی گیانبەخت کردو لە تیڤنیک پێی سپاسانەکەین بۆ ئەوەی بەشداری مەراسمەکەمان بوون. ئازیزان، ئێمە دوای تێپەڕاندنی سەرکەوتوانەی دەورەی ئاموزشی سیاسی و نیزامی لە فێرگەی کۆمەڵە توانیمان چەکی پێشمەرگایەتی کۆمەڵە لە شام بکەین و ئەمڕۆ بەڕەسمی بە ڕێزی پڕلەشانازیە مێزە خەباتجێرە پێیوەست بین. جێخۆیەتی وەل لە سەرەتای سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەرپرسانی فێرگە و هەموو مدەڕەسین و هاوڕێیانە بکەین کە لە بەشی بارهێنان و پەروەردەکردنی ئێمە شەوانە ڕۆژ زەحمەتیان کێشاوە پێمانەوە ماندوو بوون و لە فەزایەکی هاوڕێیانە و دڵسۆزانەدا ئێمەیان تام قۆناغە گەیان. ئەم هاوڕێیانە لەم دەورەیەدا فێریان کردین کە ڕەوتی کۆمەلگای بەشەری چۆن گەشەی کردووە. ئێمە زانیمان کە چۆن کەمینەی کۆمەلگا واتە چینی سەرمایەدار لە ڕێگای دەست بەسەرداگرتنی ئامرازەکانی بەرهەمێنان زۆرینەی کۆمەلگا واتە چینی کرێکار دەچەوسێنەوە. زانیمان هەموو نەهامەتیەکانی مرۆڤایەتی هۆکارەکەی چینی دەسەڵاتداری سەرمایەیە و هەر بۆیە بۆ ڕزگاری لە بەشمێنەتی وەلەستەم کرێکاران و چینی هەژاری کۆمەلگا ڕێگایەکیان بێجگە لە خەبات دژی نیزامی سەرمایە خۆڕێخستن و بە ئاگاهاتنەوە نییە و بۆ مەبەستە مارکسیزم ڕێنوێن و هەوینی ڕزگاری بەخشی ئەم خەباتەمانە. هەروەها لە بواری نیزامیشدا لەم دەورەیە لەگەڵ بەکارهێنانی چەکی سووک و نیوە قورس و هەروەها لەگەڵ تاکتیک و شێوەکاری شەڕی پارتیزانی ئاشنا بووین. خۆشەویستان، ئێمە دەزانین کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی وشیار و شۆڕژێرە. ئەم هێزە وەدیهێنانی دنیایەکی بەدوور لەستەم و هەڵاواردن واتە دنیایەکی سوسیالیستی و بەرابەری ئینسانەکان تێدەکۆشێت. پێشمەرگەی کۆمەڵە تەنیا هێزێکی چەکدار و شەڕکەر نییە و هێزێک نییە تەنها دەستی بە چەک ڕاهات بێت، بەڵکو هاوکات بیر و هەزری بە ئارمان و ئامانجی کۆمۆنیستی زاخاو دراوە و پشتیوانیەکی شێڵگێر و بەرگریکاری بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشانە. ئێمەش لەمە بەدوا خۆمان بۆ مەبەستا ئامادە دەکەین و وەک پێشمەرگەیەک کە تازە بەم ڕێزە پێیوەست دەبین بەڵێن دەدەین کە تا دوا هەناسەی ڕێبواری ماندوونەناسی ڕێگای هاوڕێیانی گیانبەخت کردووی ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بین. لێرەشەوە و داخوازەی ناو پەیامەکەی هاوڕێی بەرپرسی ئاموزشگامان ڕوو لە کچان و کوڕانی شۆڕژگێرە کوردستان و ئێران دووپات دەکەینەوە و پێیان دەڵێن کە ئەگەر لەستەم و بێعەداڵەتی بێزارن، ئەگەر خوازیاری وەدیهاتنی دنیایەکی ئازاد و یەکسانن، ئەگەر دەتانەوێت سێبەری ڕەشی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان نەمێنێت، وەرن با پێکەوە ڕێزی خەباتمان گەرمتر و سەنگەری بەرخۆدانمان قایمتر بکەین و ئێوەش بە ڕیزی ڕێخستنەکانی نهێنی کۆمەڵە لە شار و گوندەکان و یا هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێویست بن. جارێکی تر سپاسی بەشداربوونتان دەکەین و ماندوو نەبن. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، بژی سوسیالیزم. ئازیزان، بۆ ئاگاداریتان هەر ئێستا پەلێک لاوی خوێنگەرم کشوکۆڕی دڵبە هیوا و ئومێد بە دوا ڕۆژ لە فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵات دەورەی تازەیان دەست پێ کردووە. ئێستا لەم بەشەدا نوێنەری ئەو هاوڕێیانەش دێت و کورتە پەیامێکتان پێشکەش دەکات. فەرموو هاوڕێ. ئازیزان و بەشداربووانی خۆشەویست، سڵاوێکی شۆڕژگێڕانەتان پێشکەش بێت. منیش بە نوێنەرایەتی هاوڕێیانی پەزیرش تەواوکردنی سەرکەوتوانەی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە لەلایەن هاوڕێیانم لە پەلی هاوڕێ گیانبەخت کرد و هاوڕێ لەتیف نیکپەی و پەیوەستبوونی ڕسمیان بە ڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە پیرۆزبایی دەڵێم و هیوادارم بتوانن باقی قۆناغەکانی خەباتیان هەروە سەرکەوتنانە بەرنەپێش. ئەم هاوڕێیانە لەمە بەدووە بە دەستپێکردنی قۆناغی نوێ لە ژیانیان
و لە ناو ڕیزی خەباتی پێشمەرگانە ڕێگایەکی پڕ لە هەورات و نشێویان لە پێش دەبێت. ڕێگایەک سەرەڕای هەموو گرفتەکانی، بەڵام جێگای شانازین بۆ خۆیان و کۆمەڵانی خەڵک لە کوردستان و مایەی سەربەرین بۆ بنەماڵە و ئازیزانیان. ئێمەش هاوڕێیانی پەزیرش کە لەم ڕۆژانەدا واردی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە دەبین، ئاواتەخوازین کە وەکو ئەم هاوڕێیانەمان بتوانین دەورانی بارهێنان و ڕاهێنان کە بە ئەرک و ماندووبوونی بەرپرسانی فێرگەت دەچێتە پێش سەرکەوتوانە بەرینە سەر و وەک ئەم هاوڕێیانە لە ڕۆژێکی هاوشێوەدا بتوانین چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵا لەشان بکەین و ئەم قۆناغە پڕ لە غورور و سەربەرزیە لە ژیانمان دەست پێ بکەین. هەروەها بەڵێن دووبارە بکەینەوە کە ڕێبوارێکی بە وەفای ڕێگای هاوڕێیانی گیانبەخت کردومان بین و ماندوونە ناسانە تا گەیشتن بە ئاواتەکانیان تێبکۆشین. لێرەشەوە بانگەوازی لاوانی شۆڕژگەر لە کوردستان دەکەین بێن و بەڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵا پەیوەست بن و پێکەوە سەنگەری خەباتمان بەهێزتر بکەین. بژی سوسیالیسم، بژی حزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە. بەدڵێکی پڕ لە خۆشەویستی، پڕ لە هەستی ڕفیقانە و هیوابەخش بەرەو داهاتوویەکی پڕ لە ئومێد و بەرەو سەرکەوتن بۆ پێکهێنانی دنیایەکی ئازاد و بەرابەر بەخێراتنی ئەو هاوڕێیانمان دەکەین. بەخێربێن هاوڕێیان بۆ ناو ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. بێگومان پەیوەستبوونتان بە ڕێبازی کۆمەڵە مایەی دڵگەرمیە بۆ ئێمە و بەردەوامبوونی ئەم ڕێبازە و لە هەمان کاتیشدا نیشانەی ئیرادەی یەکگرتومانە لە خەبات لە دژی چەوسێنەران و دوژمنی سەرکوتگەر. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین لە هەموو بوارەکانی خەباتی سیاسی و لە ژیانی فەردی و کۆمەڵایەتیتاندا. ئازیزان، بەم شێوە گەشتینە کۆتایی بەشی یەکەمی ڕێوڕسمەکەمان. باقی مەڕاستمەکەمان تەرخان کردو بۆ شایی و خۆشی ئێوەی ئازیزان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.